سڵاو کاک هاوکار بەخێر بێی وەکو میوانێکی ئەم جارێ لە ئەڵقەی نوێ پرۆگرامی لاپەڕەی سۆما زۆر سپاس کە میوانمانی ئەمڕۆ. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە، هیوادارم کاتێکی سوود بەخشبێ هەبوو هەموو لایەک. بژیت زۆر سپاس. کاک هاوکار لەبەر ئەوەی یەکەم جارتە لە کەناڵەکەم دەرەکەوی پێمان خۆش بوو باستێکی کورتی ژیانی خۆت بکەیت، ئێستا خەریکی چیت، لەکوێ ئەژی لە کەنەدا و دوای ئەوە دەستەکەین بە پرسیارە گشتیەکان لەسەر کتێب خوێندنەوە. من ناوم هاوکار حسێنە، لە سلێمانی نیشتەجێ بووم پێشتر، ماوەی 5 ساڵێکە لە کەنەدام، لە شاری ڤانکوڤەرم. ڕۆژانم بە ئیش و کاری ئێرە وەکو هەموو کەسێک ئێرە مەشغوڵم و لە کوردستانیش پێشتر من بەشی ئینگلیزیم تەواو کردووە لە زانکۆی سلێمانی. ئیتر فترەیەکی زۆریش بەکاریش ڕۆژنامەنووسیەوە خەریک بووم تاکو و کاتێ هاتمە ئێرە. بەڵێ وەکو کتێب خوێنەرێک کەی دەست کرد بە کتێب خوێندنەوە؟ لە چ تەمەنێک؟ وەڵاهی من ڕاستەکەی بیرم نییە، ینی ڕۆژ ساڵێکی دیاری کراو بێت کە بڵم لەو ساڵەیە، بەڵام ئەوەنەی کە بیرمە من هێشتا بەر لەوەی کە بچمە قوتابخانە یا بچمە تەنانەت ڕۆزە بیرم نیە یەک تاقە کتێب لە ماڵمانە هەبوو، ئەویش کە دواتر لێم کۆڵیەوە هەستم کرد مامێکم هەبوو کە عەمری خوای کردووە. ئەو کتێبە کتێبی گۆران بوو، دیوانی گۆران. من تەبعاً وەکو پێزانینێک بۆ ئەو کتێبە چەندین جار بەرگەکەی دراوە و دروستم کردوێتەوە. یعنی سەرەتا ئەم کتێبە کە لەبەر دەستما بوو لە ماڵەوە بووم بەس ڕەسمم تیا کرد بە ئارەزووی خۆم، نەمەزانی چییە، هەر بە قەڵەمێکم کێشا بە دەوروبەر و ئەوانەیە. وردە وردە ئەم کتێبە تەنانەت وای لێ هات بە درێژایی ساڵانی خوێندنیشم کە چوومە متوایەت فێری خوێندنەوە نووسین بووم، ئەم خوێندەوە وای لێ هات شیعرەکانی گۆران ئێستا لە هەر شوێنێ نیوە دیێڕە ببینم ئەیناسمەوە. جا من بەڕاستی خۆم بە قەرزاری ئەو کتێبە و مامیشم ئەزانم، ئیتر هەستی شەکەم یعنی ئەوەی کە خۆم بیری لێکەمەوە ڕەنگە ئەو کتێبە بوو بێ بەهۆی کە من جۆرە وەلا ئەم بۆ خوێنەوە بۆ کتێب دروست بوو بێت. پاشان ئەوەی تر بە بەردەوامی من خەریکی خوێندنەوە بوو. بەڵێ عەفو، زۆر باشە. ئەتوانی 2 دەر 3 دەر لە خۆشترین هۆنراوەی گۆرانمان بۆ بڵێیت، شیعرەکانی ئەوەی کە خۆت زۆر بەدڵت بێ؟ یەکێک لەو شتانەی کە گۆران بە تایبەتی من زۆ تەئسیری تێکردن، تەبعاً گۆران سەر بە قوتابخانەی ڕیالیزمە لە شعرەکانیە، یعنی بۆ نمونە گۆران تەمان بۆ خۆی قوتابخانێکی زۆ گەورەیە، یەکێکە لەو کەسانەی کە بەڕاستی شعری کوردی لە مەرحەلەیەکەوە برد بۆ مەرحەلەیەکی تر، واتە سەیرەکەی زمانی کوردی و چۆن ئەڵێ پیوریفای کرد، یعنی پوختی کردەوە لە هەموو وشەیەکی بێگانە و ئەوانە و وێنەی هێنایە ناو شعرەوە. یعنی بۆ نمونە گۆران کە تۆ شعرەکانی خوێنیتەوە لە گەشتی قەرەداغ بۆ هەورامان، سەیرەکەی کە کاتێک گۆران ئەڕوا بە ئەسپەکە بەرەو قەرەداغ، هەستەکەی تۆ لە پشتی گۆرانەوە لە سواری لەسەر زینەکە دانیشتی و دیمەنەکانە بینی، هەز ناکەی شعرەکە خوێنیتەوە، ئەوە نەجوانە. بەڵام وەکەوەی کە شعرێکە لە بیرم بێ ئەو چوارینانەی خیامن کە کوردونی بە کوردی زۆر بەڕاستی من تا ماوەیەکی زۆری لە هەر شوێنەگەم بینی من ئەو چوارینانەم ئەنووسیەوە، چونکە زۆر هەرچەنە پێش ئەوی شێخ سەلام کردوێتی بە کوردی، هەژار کردوێتی بە کوردی شعرەکانی خیام، بەڵام هیە و چێژێکی زۆر تایبەتی هەیە. یعنی بۆ نمونەیەکێک لەوانە لەو چوارینەکانی کە باسی ئەوەکە ئەڵێ گردون هیچ گوڵێک لەگەڵ دەرناکە تانەی ڕزێنێ دیسان لە خاکە. لە بەشێکی ینی بەم شێوەیەتە خوار و هەموو چوارینەکانی بە شێوەیە کردووە بە کوردی، ینی وا هەستەکەی ئەمە تەرجەمەی نەکردووە، هەستەکەی خیام لێی وەرگرتووە یان ئەمەی خۆی نووسیویەتی. بەڵام ئەوەی کە بێتە سەر ئەوەی کە بیرم بێتەوە لەسەر چوارینەکانی تەنانەت یەکێک لە گۆرانی بێژەکانیش کردوێتی یەکی لە گۆرانی بێژەکان کردوێتی بە گۆرانی. ئەوەی کە بیرم بێتەوە یەکێکی تر لەو چوارینانەی کە باسی خەوەکە، خەو
خەو لای ئینسان یعنی وا باسیەکە کە خەو ئەو گرنگی نییە بۆ ئینسان ڕاستە سوودێکی جەستەی هەیە بەڵام پێویست ناکە ئینسان بکە بەخوو لە ژیانە ئەویژەڵێ نووسە بووم ژیرێک لە خەوما فەرمووی چێ بە خەو پشکوت خونچەی ئارەزووی خەو برای مەرگە تا زیندوی مەمرە کە مردی لە ژێر خاکە تێر ئەنووی زۆر جوانە دەست خۆش کاک هاوکار وەکو خوێنەرێک زیاتر کتێب بە چ زمانێک ئەخوێنیتەوە هۆکارەکەی چییە؟ ئەوە پرسیارێکی زۆر باش بوو چونکە من زۆر دەمەکە ئەوە لەلام بۆ بە پرسیار بەشێکی زۆری خوێنەوارەکانی ئێمە زمانی دووەم و سێمە زانن بەڵام پێی ناخوێنەوە دیارە ئەوەش ئاساییە لەبەرەوەی تۆ بە زمانی دایک زیاتر بە تایبەتی ئەتوانی تعبیر لە خۆت بکەیت تعبیر لە ئەحساسەکانت بکەی باشتر تێگەیشتنت هەیە بەڵام من خودی خۆم زیاتر سەرەتا بەر لەوەی من فێری ئینگلیزی بم بە کوردیم خوێندەوە و عەرەبیەکەشم بەڕاستی ئەوە نەبوو هەرچەندە شتی کورد و بابەتی کوردم پێ خوێندەوە بەڵام بڕوا ناکەم کتێبم پێ خوێندبێتەوە بەڵام ماوەیەکی زۆرە تقریبا ئەتوانم بڵێم 10-15 ساڵێکە بە ئینگلیزیشە خوێنمەوە چونکە ئەوە یەک شتی باشم بمبەخشە لەویە ئەوە ویستم ئەوە باس بکەم من بۆیە ئەوە زۆر بەلامەوە گرنگە کە خوێنەری ئێمە خوێنەری کورد خۆی فێری یەکێک لە زمانە زیندوەکان کات و بۆ بخوێنێتەوە چونکە ئەگەر هەست بکەی سەرچاوی معریفەی ئێمە هەمیشە لە دەستی 2-3 بووە واتە هەمیشە بۆ نمونە سەرچا کتێبێک لە کراوە بە عەرەبی بە فارسی ئێمەش لێوە کلومانەتەوە بە کوردی جا ئەمە کارێکی وای کردووە ئێمە هەمیشە بە نیوە ناچڵی معریفەکەمان بەدەست بگە و ئەوەش بیر بێتەوە لەم حاڵەتە بڕوان پێ بکە کە من هاتوومەتە کەنەدا سەر لەبەری هەرچی زانیارەکانی وەرم گرتووە ئەپدەیتم کردوێتەوە لەبەرەوەی هەستم کرد یعنی زیاتر هی کتێبەکانە لەبەرەوەی هەستمە کرد ئەو زانیارەی کە من لە تەرجەمەکەەوە وەرم گرتووە زۆر فەرقی هەیە لەگەڵ سەرچاوەکە هاتووم دیسانەوە سەر لە نوێ ئەپدەیتم کردوێتەوە ڕاستەکەی شتێکی تریش هەیە من هەستەکەم کە لەبەر ئەوەی خوێنەرەکانی ئێمە لە کوردستان زیاتر بەرەولای کتێبی کوردی و عەرەبیە ڕۆن ئەو کتێبانەی کە بۆ نمونە زمانەکە ئاسانترە لەیان عەرەبی بێ فارسی بەیان تورکی بێ چکە ئەو چەند زمانە زۆر لە ئێمەوە ینی نزیکە زیاتر زووتر فێریە بین زۆر کتێبی زۆر باشیان ینی لێ ئەڕوا بۆ نمونە کتێبی ئینگلیزی هەیە ینی هەر ناوەڕۆکەکەی ئەگەر ئینگلیزیەکە بزانن یان فەڕەنسیە بن هەر زمانێکی تر ینی زۆر چێژ ئەبینن لەو کتێبانە و لەبەر ئەوەی ئێمە بۆ نمونە زۆر کتێب هەیە ناکرێتەوە کوردی خەڵک ئیتر پێی ئاشنا نابێت ینی نازانێ ئەو کتێبە هەیە نا بەڵام ئەکرێ ئەو کتێبە زۆر سوودی هەبێت من ئێستا لە گروپی پرۆژەی کتێبم لە فەیسبوک زۆر جار پۆستی ئەو ئەندامەکان ئەخوێنمەوە مەسەن بە دوای کتێبێکە ئەگەڕێن هەستەکەم زۆربەی لەیەک باز نەئسوورێتەوە ینی هەرچی پۆست ئەکرێ زۆربەی وەکو یەکە هەمووی بە دوای کتێبێکی دیاریکرا و لەبەرەوەی یەکێک خوێندووەتەوە ناچێت کتێبێک بخوێنێتەوە بزانێت لە دنیا چ کتێبێکێ چکە بەرهەمی زۆر خۆش هەیە ئەگەر بە دوایە بگەڕی بەس هەستەکەم زمانەکە تۆزێ بربەستە بەدڵنیایی زۆر ئەوە ڕاستە ئەنجا پاشان تۆ زمانێکی وەکو ئینگلیزی کە 2000 ساڵ ئەدەبی پێ نووسرێ جیاوازە لەگە زمانێکی تقریبا کە هێشتا ینی باگراوندێکی نییە پاشخانێکی وای نییە یعنی بەداخۆ من حەز ناکەم یعنی بۆ نمونە زمانی کوردیەوە کەم یعنی لە بەهاکەی کەمکەمەوە زمانی خۆمانە بەڵام بتێت و نەتەوێت یعنی هەتاکو ساڵان تاکو سەدەمی نالیش پیعی بۆ نمونە باسی کوردی بکاتە نانە نالی بۆ خۆی لە شعرەکەڵێ لۆمە مەکەم من کە بە کوردیە نووسم کوردی زمانی منە یعنی جوە چۆنەڵی عیبەیەک بۆ ئەگەر تۆ بە کوردی بنووسی بۆیە نالیەوە پاساودانە باسیەکەڵێ ئەوە نابێت لۆمەم کەم بە کوردیە نووسن لەبەرەوەی زمانی خۆمە جا لەبەرەوە مەبەستمەوە یعنی کوردی پاشخانێکی دوور و درێژی نییە یعنی ئەدەب وەکو زمانی ئینگلیزی نییە تۆ بۆ نمونە زمانی ئینگلیزی لە هەزاران ساڵە پێ نووسرێ بڵام سەدان ساڵە پێ نووسرێ ئەمە گەشەیەکی زۆر گەورەی کردو حتا زمانی عەرەبی
زمانی أكيد، عەرەبی وای. زمانێکی دەوڵەمەندە بەڕاستی چونکە زمان وەکو یعنی چۆن وەکو ماسوولکەیەک وایە چەند ممارەسەی چەند تەمرین پێ بکرێ ئەوەنە بەهێزە بێ لە هەموو ڕۆکان. ڕاستەکەی دەست خۆش. پرسیارێکی تر ئەوەیە پرسیارە گرنگەکە تۆ وەکو خوێنەرێک بە چ نووسەرێک سەرسامی و ئەگە بتوانی باسی بەرهەمەکانی بکەی وەچی وای لێ کردووی کە سەرسامی بە کتێبیان بەرهەمەکانی ئەو نووسەرە. ئەتوانی باسی نووسەرێکی کورد بکەی سەرەتا بۆی خەڵک لە بەرەوەی ئاسانترە کتێبەکانی دەستکەوێ پێشنیاریکەی بۆ گەنجان و دوای ئەو کتێبێکی تر یان هەر چۆنێک بێت کتێبی عەرەبی بێ ئینگلیزی بێ. خۆی ئەمە دیدێکی تایبەتی ینی بۆچوونێکی شخصیە ڕەنگە بۆ نمونە من حەزم بە جۆرە بابەتێک بێت بە حەبوون منە حەزم بە ڕۆمان بێ لەناو ڕۆمانیشە سەرسام بە نووسەرێ بەڵام کەسێکی تر ئەم هینەی نییە بۆ ڕۆمان یان حەزی ڕەنگە بۆ نمونە بە بابەتێکی تر بێ بەڵام ئێمە بۆ لەناو کوریا بەڕاستی نووسەری زۆ باشمان هەیە. من بۆ خۆم بەڕاستی نووسینەکانی کاک مەریوان وریاقانە زۆر بەلامەوە گرنگن زۆ گرنگە بەلای منەوە نووسەر گرنگ نییە کێیە یان بۆنەوە چییە نووسێ زۆر گرنگە بەلای منەوە نووسەرێک چەند خەسڵەتێکی تیابێ یەکەم بۆ نمونە دیدێکی گرت و جیهانی هەبێ بۆ شتەکان واتە ئەم کەسە کە لە بابەتێکە دوێ دیدێکی گردوونی هەبێ بووی یعنی لە عینەکێکی کوردیەوە سەیری نەکە لە عینێکی مرۆڤایەتیەوە سەیری ئەم قەزیە بکە. بۆ نمونە هەندێک نووسەری جیهانی هەن بۆ بوون بە نووسەری یونیڤەرسەڵ بۆ نمونە دۆستۆیۆفسکی بۆ نمونە جۆرج ئۆروێڵ ئەم نووسەرانە بۆ گەورن لەبەر ئەوەی کە بابەتەکانیان نووسیوە بۆ هەموو عالەمیان نووسیوە واتە کەسێک لە ژاپۆنەوە ئەی خوێنێتەوە هەتاوەکو کەسێک لە ئەمریکا هەرمویان مدعی لێبین خوانی تیادۆزنەوە جا بۆیە ئەمە زۆ مهمە ئێمە من لە ناو نووسەرە کوردەکانە ئەی بینم ئەم دیدە هەیە وە کاک بەختیار عەلیش بەڕاستی نووسینەکانی جوانن کاک مەریوان مامۆستا شێرزا حەسەن بەڕاستی فەرهاد پیرباڵ من یەکێک لە چیرۆکە هەر ئەوانەی کە چێژم لێ بینیەوە هۆتێل ئەوروپا هی فەرهاد پیرباڵی زۆر جوانە. ئەو کتێبە ئەوە نییە ئەوەی ئەڕوا بە دوای کچێکە ئەگەڕێ لە کۆتاییە ئەچێتە ماڵێک کتێبێکی وام خوێندۆتەوە نازدام ناوی چیە بەڵێ ئەوەیە ئەوەی دوایی ئەڵێ ئەم کچە بوونی نییە شتێکی وایە پێش چەند ساڵی خوێندومەتەوە باسی هاوڕەکانی خۆیەکە لە ئەوروپا دوایی باسیەوە کاوە بزانم ئەچێتە ئیتالیا گە هەڵە نەبم ئیتالیا فەڕەنسا بە دوای کچێک ئەگەڕێت پێشتر بینیوەتی نازەمەوە کتێبەی نایچێ بە زۆر خۆشە ئەو کتێبێ ئەنجا ئەچێت لە دەرگای ماڵێک ئەیە کە ئەدرێسی ئەو کچەیە ئافرەتێکی بەتەمەن دەرگاکەی لێ کاتۆڵێ ئەم کچە نازەم دەمێک ئەم کچە بوونی نیان دەمێکە مردووە شتێکی وایە ئەوە باسی پێم وابێ نەرویزە شوێنێکی ئاوایە ئەو چیرۆکێکی ترەوە کە باسی لە شەمەندەفەرەکە لەگەڵ تووشی پیرێژنێکەوە بێت باسی ئەوە کە سەرەتای چیرۆکە بۆ دەست پێکاوەی کە جەنابەت باسیەکەی کاڵێ یەکێک لەو شتانەی کە تۆ گرنگ نییە چی لە ئەوروپا گرنگ نییە تۆ مامۆسای پارێزەری دکتۆری هەشتێک ئەوەی کە تۆ خۆتی تیابینی تۆ هەستی پێەکەی تەنیایی ئەم وڵاتی تەنیوە ئەوەیە بەڵام هوتێل ئەوروپا باسی ئەوەکە باسی ژیانی خۆیەکە بەسەر خۆی هاتووە چونکە ئەو باسی فەڕەنساکە وە باس لە کۆتاییشە ئەڵێ ئەم چیرۆکێکی حەقیقیە و بەڕاستی چیرۆکی تراژدیشە باسی ئەوە کە فەرهاد پیرباڵە چێت بۆ ئەوروپا هەرچەند ئەوانەی کە ناخوێنێتەوە بۆ حەز ناکەم هی باسکەم بۆی خۆیان میخوێنەوە لە کاتێ لە فەڕەنسا تووشی بە تووشی کابرایەکی فەڕەنسیەوە خاوەنی هۆتێلەکەیە کابینێ فەرهاد خەریکی وێنە کێشان و دەست و پلی لەگەڵ ئەدەبی فارسی هەیە کابراش فارسیەکی زۆر باش دەزانێت کابرای فەڕەنسی فارسێکی زۆر باش دەزانێت تەنانەت مناقەشەی شعری ڕۆمی و ئەمانە لەگەڵ فەرهاد هاکە بەڵام فەرهاد کابرای ڕەفیقێکی هیچ پەناهەندەیە ئاخوندێکە ناوی مەحەممەدە پێم وابێ ئاخوند یانی چی؟ ئاخوند مەلای شیعەکانە بە کوردیەکەی ئەم بەڕێکەوت سەحەبی ئەم ئوتێلە زۆر شکڵی لەم ئاخوندە چێ
ئاخوندەکەش بیا با بڵێم محەممەد شقڵێکی ینی لێکیان ناکەیتەوە لەگەڵ کابرای فەڕەنسی فەرهادی ژەڵێ من برادێکم هەیە زۆر لە تۆچێ بیبینی تەسەور ناکەی کە ئەمە وێ کۆپیەکی تۆیە ئەڵە زۆر باشە حەزەکەم بیبینمەوە ئەوانە ئەم کابرا فەڕەنسیە بەرنامەدانێ بۆی بچە سەردانی ئێران بکات چونکە زۆر معجیبە بە کللتوری ئێران بە ئەدەبی بە ئەم شانە ئەڵێ گەروا بێ من پاسپۆرتەکەی تۆ بەکارێنم بە کابرای ئاخوند دەڵێ کابرای ئاخوندی ژەڵە زۆر باشە ئێکە کاتێک گەڕاتەوە بۆ ئێران ئاغا محەممەد لەم سەرەوە مەقەستێک لە هەموو شەکانیەیە ئیتر لێ دیارە بەگرتیەیە ئەڵە من ئەمە نیم وەمە کابراایەکی بە ئەسڵ جوولەکەشە پێم وابێ ئیتر لەوێ زۆر خۆشە زۆر حەزەکان بۆ کەسێکگەنی خوێنێتەوە بیخوێنێتەوە وە چێژێکی زۆر گەورەی هەیە زا سەرەتا کە ئەم کابرا چۆنەگاتە ئەوێ و لەگەڵ کچێکا لە تورکیان مێنەوە لە کەمپێکاو چێژێکی زۆر تایبەتی هەیە دەست خۆش ئەجا کاک هاوکار با بینە سەر بەرهەمە جیهانیەکان بزانین نووسەرێک کە زۆر پێی سەرسامبی کورد نەبێت و چەند باسی بەرهەمێکی تایبەتی بکەیان چەند بەرهەمێکی و زیاتر ئەو نووسەرە چ ژەنرەیەک ئەنووسێنی ڕۆمانە کورتە چیرۆکە و باسی چیەکە و بزانم باسی کتێبێکت کرد دوێنێ حەز لێبوو لەگەڵ بینەران بەشی بکەیت و ئەوانیش پێی ئاشنا بن وەڵا ئەمە ئەو کتێبەیە کە تەمان کتێبێکی قەبارەمان ناوەندی بچووکە ئەو بۆ نازانم بینرێ لای جەنابەت ناو نیشانی کتێبەکەش بە ئەوەیە How to Cure a Fanatic How to Cure a Fanatic یعنی مەبەستی لە چیە ئەڵێ چۆن ئێمە چارەسەری کەسی دەمارگیر بکەین یعنی لێرە فەنارێک یعنی کەسێک دەمارگیر متعەسب لە هەموو لایەنەکەوە یان لایەنێکی تایبەت ینی ئەو دەمارگیریە لە چیەوە ینی باسی کردووە چ جۆرێکیان یان هەر بەگشتی کەسی دەمارگیر ئەو کەسێک کە مەبەستە زوو هەڵەچێ و زوو ڕیاکشنی زوو دەرەکەوێ دەمارگیری لە ڕاستی ئەگەرۆکو پێناسەیە وەری بگری یعنی ڕیشەی دەمارگیری ئەوی کە هەستیان پێ کردووە ئەگەڕێتەوە بۆ تقریبان سەدەکانی ناوەڕاست سەدەی 15 و 16 تەنانە شکسپیر باسیەکە لە ڕۆمانی بۆ نمونە ئەوەی The Merchant in Venice بازرگانی ڤێنێسیا لەیە باسی شایلۆکەکە شایلۆک کە جوولەکە چەند ئەمە ئێستا بەڕاستی لە زۆربەی وڵاتان مەمنوعیان کردووەمە چونکە ئەڵێ هەندێک بۆچوونی دژە جوولەکەی تایە بەڵام ئەوە ڕنگدانەوەی واقعی سەردەمە بووە و سەردەمە تقریبان لە 1500کانە جوولەکانیان هەموو دەرکرد لە ئینگلتەرا دەریان کردن بۆیان نەبووە تاکو نزیکەی 1600 گەڕێنەوە وڵاتە ئەم دیدە دژە جوولەکەی هەبوو لە ئەوروپا لە ئەزەلەوە جا ئەو ڕۆمانەش هات دلیلی ڕێگەوەیە جا لە شکسپیرە باسی ئەوەکان هەنێ لە ڕخنەگرن ئاڵێ هەستی پێ نەکردووە هەستی بە دیاریدەکە نەکردووە بەڵام زانیوێتی کێشەیەکی ئاوا لە دەرونی مرۆڤەکانە هەیە لە سایکۆلۆژیەت و بیرکردنەوەی ئینسانەکانە هەیە بەڵام ڕێک تەشخیصی نەکردووە جا دەمارگیری خۆی چییە پلەبەندیە ئەوەی کە پێوترێ فەناتیسیزم چۆنیە یعنی بۆ نمونە سەرەتا یعنی زیاتر لە ناو دینە خۆی ڕەنگاتەوە یعنی دەمارگیری ئاینی زۆر بەهێزە دەمارگیری قەومی دەمارگیری کلتوری حتا دەمارگیری وەرزشی یعنی زەلام هەیە هە لە لای خۆمان فیشەکی بە خەڵکەوەنەوە لەسەر بۆ 3 گۆڵی لێکراوە یعنی خۆی زۆر کێشەیە تەنانەت دەمارگیری کلتوری ئەمانە هەیە بۆ نمونە کابرا لەسەر پارچە پەڕۆ یا لەسەرەوەی کە شتێک بەلایە پیرۆزە پارچە پەڕۆیەک بەلایە پیرۆزە یان بە شێکی زۆر نمونەیەکی بەڕێکەوت بیرم کەوتەوە لەم ماوەی پێشووە کێشەیەک دروست بوو لە کەرکووک لە ناو برا کاکەیەکانە یەکێک لەوانە سمێڵی تاشرا بوو سمێڵی تاشرا بوو یعنی قەزیەکە گە بەریان پێ نەگرتە بڕوانکە ینی شەڕێکی هەلی لێکەوتەوە من ڕێز و احترام هەیە بۆ ئەوان ئەمان پیرۆزێکی خۆیان هەیە بێ ئێمە ڕێزیان لێ بگرین چونکە ڕەنگەوەی لای ئەوان مانادار بێ بۆ ئێمە ڕەنگە بە هەمان شێوە ڕەنگەوەی لای ئێمەش مانادار بێ بۆ خەڵکی تر بەو شێوەیە نەبێ بەڵام ئەمە مانای ئەوە نیە ئەوان ڕێزی لێ نەگرن
بەڵام سەیری کە ئەمە ڕیشەکەی چییە؟ ئەمە ڕیشەکەی ئەو دەمارگیریە کلتوریە، ئەو دەمارگیری ئاینەیە. و من یەک شتیش ئەفۆ قسەشەکەی لەو ئەو شتەی کە ڕوویە لە ناو با بڵێ کاکەیەکان بوو، من هەندێک جار سێ کۆمنتەکان ئەەکەم. بۆ نمونە زۆر خەڵک یعنی کۆمنتیان نووسی بوو کە گاڵتەیان بەو شتە هات، ینی گاڵتەیان بەوە ئەهات کە گروپێک خەڵکی تر هەیە شتێکیان پێ مقدسە، بەس لەبەر ئەوەی ئەم کەسە هەزمی ناکە، ینی لەبەر ئەوەی خۆی ئەو شتەی پێ مهم نییە، بۆیە ینی گاڵتەی بەوەیەت. ئەو دیاردەیە زۆر هەیە لە ناو ئێمە. ئەگەر تێبینیت کردبێت لە کەنەدا، هەستەکەی ینی هەموو کەسێک هەموو ئاینێک و هەموو نەتەوە هەموو گروپێک و هەرچیەک هەبێت ڕێزێکی خۆیان هەیە، ینی کە کەسێکی تر بێڕێزی بەرامبەر ئەو گروپە ئەکات خەڵکەکە لی یەنە جواب. ینی بۆ نمونە بۆ مسلمانان بێ، بۆ باڵێ ئاینی هیندیەکان بێ، هەرکیەک بێت، ینی کە تۆ بە خەڵکەکە ئەڵی ئەم شتە لای من مقدسیان، ئەم شتە لای من پیرۆزە، ینی لێرە خەڵک تێ ئەگا، ینی ئایدیەک وەرەگرێ. بەڵام لای خۆمان بینیم زۆر کەس کۆمنتی نووسی بوو ئەمە چییە، بۆ خۆی شتێکی زۆر ئاساییە و ئەمە چی ئەم شتیان کردو، ینی لەبەرەوەی ئەو کەسە خۆی لە شوێنی ئەو کەسە کاکەیەدا نەناوە، نازانێ ئەمە بۆ پیرۆزیان، نازانێ چیرۆکەکەی چیان هۆکارەکەی چی. نانە ئافرین ئەوە ڕق لوبی مۆزەکە ئەو بوو خۆی نەخسۆتە جێگەیەوە، ئەوە لێرە بە تەفاسیلی باسیەکەین. ئەجا فەرموو بەردەوام بە لەسەر کتێبەکە. جا لەبەر کتێبەکە باسی ئەماکە ئاڵێ ئێمە چۆن تەبعاً ئەمە وەکو نەخۆشیەک دایناوە، چونکە کاڵێ how to cure fanatic، یعنی لێرە ئەڵێ ئێمە چۆن چارەسەر بۆ کەسێکی دەمارگیر بکەین یا چۆن چارەسەری بکەین، واتە چارەسەر بۆ چیەکرێ؟ بۆ کەسێک کە پێویستی ینی نەخۆش بێت. ئەم کەس وەکو نەخۆش دایناوە، بە فعلە نەخۆشیشە، نەخۆشێکی مێنتەڵیە. و جا بەرلەوەی من بێمە سەر ناوەڕێ کتێبەکە بۆی بزانین دەمارگیریەتی چییە. دەمارگیری ئەوەیە تۆ سەرەتا بیر و باوەڕێک بۆ تۆ پێشنیازەکرێت، مەبەستم لە تۆی معنەویە، تۆ هاوبۆچوونی لەگەڵی، کە هاوبۆچوونی لەگەڵی لێرە پلەبەندیە، واتە تۆ لەگەڵم هینایە بۆچوونی تا ئێرە ئاساییە، پاشان ئەبیتە لایەنگیری ئەم بیر و باوەڕە، لێرەش ئاساییە بەڵام پلەیەکی بەرزترە، پاشان ئەبیتە هاندەر بۆ نمونە ئەوەی کە تۆ یعنی بۆ نمونە جۆرێک لە شەوق و زەوقت هەیە بۆ ئەو بیر و باوەڕە، ئەچیتە ناوە لەگەڵ یاڕی، لەوێوە کە ئەبیتە هاندەر کە ئەچیتە قوڵاییەوە زۆر ئەبێتە پیرۆز لەلات، ئەبێتە شێکی پیرۆز لەلات، جا خەتەریاتەکە لە ئێرەوە. بۆیە دوای هەندەر هەرخۆی فانیش لەوە هاتووە، بۆ معلومات و فان لەو فاناتیکەوە هاتووە، بەڵام پلەیەکی سوکترە. بۆیە کاڵە بۆ من فانی یعنی بۆ نمونە تۆ بینی فانی فلانە تیپی دووگۆڵی، یعنی سەیرەکەی بە جۆرێک تەعەسوبێتی هەیە بۆ ئەو هینە ئامادەنیە قسە بە یاریزانێکیان بڵێ، وازانێک قسە بە خۆی ئەڵێ. جا ئەو فاناتیکەکە پلەیەکی زۆر تۆخترە، لەویایە تووشی ئەم کەسە تووشی بەدبینیە بێ، کابێ بە فانات لە فانەوە بێ بە فاناتیک، واتە لە کەسێکی هاندەرەوە ئەبێتە دەمارگیر، لێرە خەتەریاتەکە لێ تووشی نەخۆشیەکە بێ. ئیتر ئەم کەسە پەراوێزەک نایەڵە تۆ بۆ گفتوگۆکردن، پێی وایە ئەو شتێکە ئەو باوەڕی پێێتی حەقیقەتی مطلقە، تو بۆ نییە قسەی لەسەر بکەی، ئەو پیرۆزە لە لای، ئیتر بەم جۆرە. بەڵام کە بابەتەکەش بەشێکی تری ئەوەی کە بۆی لە دەمارگیری تێ بکەین لەسەر ئەوەیە ئەڵێ هەر ئایدۆلۆژیایەک، هەر بیر و باوەڕێک مەرج نییە هەڵە بێ، بەڵام کە خۆی وا وێنا کرد کە هەرگیز هەڵە نییە، لە ئەوێ دەمارگیری دروزە بێ، کە خۆی وێنا کرد کە هەرگیز هەڵە نییە. لەم ڕستەیە زۆ گرنگە کە خۆی وێنا کرد کە هەڵە نییە، لەوێ دەمارگیری دروزە بێ. بۆی ئەکرێ هەڵە نەبێ، بەڵام ئەگەر سوور بووی لەسەر ئەوەی کە ئەم شتە هەڵە نییە، ڕێک لەوێ دەمارگیریەکە دروزە بێ. بۆچی؟ لەبەرەوەی ئەو لایەنگرانەی تۆ ئەو بیر و باوەڕی کە
کە ئەو کەسانی کە باوەڕیان بەم ئایدۆ بەم ڕێبازە هەیە کە لە شوێنێکا تووشێکی تەناقوزە بن لەویایە تووشی شڵەژانێکی دەرونیە بن ئەم شڵەژانە دەرونیە بووی بەسەر یازاڵ بن تووشی نیفعالە بن تووشی ڕێکدانەوە بن بۆیە کە کەسێک کە پێڵەی لە شوێنەکەڵە تۆ هەڵەی کەسی دەمارگیر یەکسەری چیەکە ڕەدلفعلی تا حەتیەوەی دەزەوەشێنە بۆ لەبەرەوەی کە لەویا نابێ پێی بڵێ تۆ هەڵێ چکە ئەو وان پێوتووە لە بیر و باوەڕەکە پێیان وتۆن بیر و باوەڕەی تۆ حەقیقەتی مطلقە ئەمە چارەسەری هەیە جا ئەوە بە پلە پلە بە پێی کتێبەکە هینم کردووە من تەمەن کتێبەکە بۆی دوور نەکەمەوە لە مۆزوعەکە بە بەردەوامی باس لە کتێبەکە بە سنتەری بابەتەکەمان بێت کتێبەکە باسی خۆی لە باسی کێشەی فەڵەستین و ئیسرائیلەکە ئەم کابرایە بەر لەوەی حەزەکەم ئەبێ بەر لەوەی بچمە ناوەڕێک باسی ئامۆس بکەم ئامۆس ئۆز نووسەرێکی ئیسرائیلیە هەموو ژیانی لە ئیسرائیل بەسەر بردووە ساڵی 2010 کۆچی دوایی کرد 2010 تقریبان 40 کتێبی هەیە زیاد لە 45 زمانی دنیا وەرجێڕاون کتێبەکانی بۆچی لەبەروی ئەم کابرایە ڕاستە ئیسرائیلیە حتا بە قسەی خۆی دووجار بەشداری لە شەڕی ئیسرائیل و عەرەبا کردووە بەڵام لە هەمان کاتا دیدێکی زۆر ئەوەی کە باسم کرد دیدێکی یونیڤەرساڵی هەیە بۆ کێشەکان ئەڵێ ئێمە کێشەی بینی دوو نەتەوەمان نییە کێشەی بینی جوولەکە و موسڵمانمان نییە ئێمە کێشەی بینی دوو کەسمانەیە هەردووکیان ڕاستن هەردووکیان ئەو دوو کەسە جوولەکە و فەڵەستینیەکانن ئەڵێ دوو گروپن کێشەکە لە بینی ئەوان نییە کە ئەمیان هەڵێ ئەمیان ڕاستە کێشەکە لە بینی ئەوەیە هەردووکیان ڕاستن اینجا هەر یەکێکیان ئەڵێ ئەوەی ترخەڵێ ئەمێ مەسەلەکە ئەو یعنی کێشەکە لێەوە دروزە بێت یعنی ئەڵێ ئێمە بۆ ئەوەی کە کێشەکە حل بکەین ئەڵێ کێشەیەکی زەویزاریمان هەیە ئێمە کێشەی ئایدینیمان نییە ئەوانەی کە هێن ناوی حەماس و فەتح و لیا لایەنە ئیسرائیلەکان ئەمە بازرگانی پێواکەن ئێمە ئەبێ بوەستێنین ئەم کابرا لە ساڵی 60ەکانەوە لە دوای حربی 6 ڕۆژەی نێوان عەرەب و ئیسرائیل لە ساڵی 1967 کە ڕوویە ئەمە یەکەمین کەس بوو کە ڕەخنەی لە ئیسرائیلەکان گرت وتی ئێوە ئەبێ ماف بە فەڵەستینەکان بەم گەڕێتەوە وە بزوتنەوەیکی ئاشتیان دامەزران کە هەمیشە باسیەوەکە کە یەکێک لە دامەزرێنەرانی فکرەی دوو دەوڵەتیە بۆ ئیسرائیل بۆ ئیسرائیل و فەڵەستین ئەڵێ بێمە دوو دەوڵەت دابنین فەڵەستین و ئیسرائیل لە ناو خاکی ئەوەی کە ئێستا پێوترێ فەڵەستین و ئیسرائیل دوو دەوڵەتی هاوسێ بین لە باتی و ئێمە بە بەردەوامی لە یەکتری بکوژین جا کتێبەکە باسی ئەوەکە بەڵام من وەکو چۆن ئەڵێی لە ناو کتێبەکە ئەم باسی فەناتیکەم دەرهێناوە ئەم باسی دەمارگیریە جاسا بینەوە سەر بابەتەکە ئەوەی فاناتیزم ئەوەی دەمارگیری لەگەڵ ئەگەر بە یەک ڕستەی کۆتایی باسی بکەم دەمارگیری ڕێک پێچەوانەی پلورالیزمە فرەیە ئێستا ئەوەی کە جەنابەت باس بەڵێ ئەوەی کە جەنابەت باسی یەکە یاخۆ بە عەرەبی پێوترێت تەعەدودیە ئەوەی کە جەنابەت باسی یەکەی ئەڵێ لە کەنەدا گە گروپێک نازانم چیان لێ بکەن ئەوانەی تر لەسەریان هەڵەیەن ئەوە پەیوەندی بە ئەو پلورالیزمەوە هەیە ئینسان کە لە ناو کلتوری فرەیە ژیە فێری ئەوە بێ فێری ئەوە بێەوەی کە بە تۆ بە ڕەوایە زانی بۆ خەڵکی تریش بە ڕەوایە زانی یعنی من بیرمێ ساڵی 2007 لە ئەمریکا بووم سۆفە لە ماڵێکا بووم پرۆفیسۆرێکە ناوی لیۆناردە ئێستا چەند کتێبێکم هەیە تقریبان سە کتێبێکی هەیەم کابرا پرۆفیسۆرێکە لە زانکۆ باسی ئەوە کە ڕۆژێکان شەوێکان دانیشتە بووی مناقەشەی دین هاتە پێشەوە ئەم کابرایە ڕستەیەکی و زۆر سەرنجی ڕاکێشام وتی هەرچی دینەکانە هەرچی ئاینەکانە لەوەتەی مرۆڤایەتیە هەرچی ئاینەکانە کۆی بکەرەوە بۆ یەک ڕستە هاتۆتە خوارەوە بۆ یەک ڕستە ئەویش ئەوەیە ئەڵێ چیت بۆ خۆت پێ باش بوو بۆ خەڵکی تریش پێت باش بێت بۆ ئەمە هاتووە یعنی کە تۆ پێت وا بوو دزی بۆ تۆ خراپێکێک دزی لێ بکە کاتە تۆش لە خەڵکی ناکەی کە درۆ هەسەکرد بۆ تۆ خراپە بۆ خەڵکی تریشی ناکەی هەموو شتەکانە ها ئەمەیە جا
کە ئەمەی کە باسی ئەمیژەکە ئەم پلورالیزمە ڕێک ئەوەیە یعنی کە تۆ لە ناو فرەیی یا ژیایی فێری ئەوابی ممارەساکەی ئەوەی کە بۆ گروپەکەی خۆت ئێساوەی کە باسی کاکەیەکانمان کرد مادەم تۆ ئێمە وەکو مسلمانێک کە بۆ نمونە چیمان پێنە یەکێک پێمان ناخۆشە یەکێک بێڕێزی بە پیرۆزیەکە ئێمە بکە ئەگە هەستمان بۆ کرد بۆ ئێمە بۆ خەڵکیش پێمان ناخۆش کاتە هەستیش بەوەی کاکەیەکانی شەکەین ئەوەی کە جەنابی باست کرد کابێ هەستی پێ بکەین هەستەکەم لای ئێمە هەست بەس بە ناڵێم هەموومان چکە لە هەموو کەلتورێک و لە هەموو وڵاتێک و لە هەموو کۆمەڵگەیەک خەڵک هەیە ینی خەڵکی باش و خراپەیە بەڵام هەستم کردووە کە لای ئێمە بەس مقدساتی خۆمان مقدسە هی خەڵکی ترنا هۆکارەکەشی بۆ ئەوە ئەگەڕێنمەوە چونکە دەوڵەتی ینی ئێمە بەگشتی لە ژینگەیەکی دایڤرس گەورە نەبووینە ژینگەیەکی جیاواز ینی خەڵکی جیاوازمان نەدیوە ئەوەی بینی بێتمان بۆ نمونە نەتەوەی عەرەبە و بۆ نمونە ئاینی مەسیحیە و ئەو دەرفەتەمان بۆ نەڕەخساوە کە خەڵکی تر ببینین شتی تر ببینین ینی خەڵکی تر بێتە وڵاتەکەمان بۆ ئیش بێ بۆ هەر خوێندن بێ ینی وەکو ژینگەیەکی هەمە جۆر یان دایڤرس ئەومان نییە بۆیە ناتوانین ینی وێنەی ئەوە بکێشین کە چۆنە بەڵام کە ئەبینی کوردەکەیەتە ئەوروپایان یەتە دەرەوەی وڵات هەستەکەی فکری زۆر ئەگۆڕێ ینی وردە وردە چاوی ئەکرێتەوە زانی کەشتی تریش هەیە خەڵکی جیاوازیش هەیە جیاوازی لە دین لە نەتەوە لە بیر و ڕا فێرە بێ لەگەڵ زۆرینەکە بەڵام ئەوەی ئێمە کەمینەکەیە لە بابڵی لە کوردستان کەمینەکەیە ڕێز لە ڕاو بۆ چوونی جیاواز دەکرێت زۆرینەکە نەیدیوە ینی تاقی نەکردوتەوە ئەوە زۆر ڕاستە قات سۆما بەڵام بە یەک ینی هاگە هەڵسەنگاندنێکی مێژووی بۆ قسە بکەین یعنی ئەمە نەبێتە مەسەلەی دەمارگیری و تعاسوبی بۆ قەومی خۆمان بەڵام ئەمە فاکتێکە یعنی من بە نمونەی سەلمێنم کەوایە کورد یەکێکە لەو نەتەوانەی کە زۆرترین تۆلەرانسی کولتوری هەیە دینی هەیە قەومی هەیە واتە لێبوردەی هەیە بەڵام ئەوە من نیگەرانی یەک شتێکم کە ئێستا ڕەوتێکی زۆر مەترسیدار هەیە بۆ سڕینەوەی ئەم کللتورە و ئەگە بچم بە نمونە هێنانەوە توانم نمونە بێنمەوە بەڵام لەسەر ڕەوتەکەش بەڕاستی ئەگەر ڕاشکاوانە قسە بکەم لەسەر ئیسلامی سیاسی هێناویانە دەنا ئەوەی کە من باسی یەکەم ڕۆژگارێ بوو هەر بە نمونە گەڕەکی جوولەکان لە سلێمانی هەیە لە هەڵەبجە هەیە لە هەڵەبجە جوولەکە هەبووە ڕۆژگار هەتاکو ئێستا لە سەردەمی شێ مەحمووە یەکێک لە وەزیرەکانی ناوی کەریمی عالەکەیە جوولەکە بووە ئێستاش بە ناوی هەیە لەوە کەواتە هەتا ئێستا لە هەولێر یعنی بۆن یەکێک لەو شانەی کە خۆرئاوە یەکێک لەو شانەی کە وڵاتانی دنیا ئەوروپا پشگیری ئێماکەن هەتاکو ئەم لەحزەیە هەر ئەمەیە لەبەرەوەی زۆرترین قەوم مەسیحی شەبەک ئێزدی کاکەیی لەناو لە کوردستان هاژین بە ئارامی یعنی هێشتا بڕۆ بۆ گەڕەکی عینکاوە لە هەولێر هەسەکەی لە گرانڤیڵی ڤانکوڤەری یعنی خەڵک بە ئاسایی خۆی مەشروب بە فرۆشەیە خواردنەوە ئاساییە یان ئەو تۆ لە ڕاستە نابینی لە شوێنەکانی ترا بەڕاستی ئەی بڕۆ لە تورکیا تۆ بەس بڵێ کوردم بزانە چی بەسەرێنن بەڵام کاکاوکار خۆی ڕاستە ئەوەش هەیە ینی ئەوە شتێکە حەقیقەتە کە بۆ نمونە نەتەوە ئاینی جیاواز لە کوردستان هەیە بەڵام من وەکو شخصی خۆم لە بابڵێ ڕۆژانەی خۆم ئەو چەند ساڵەی لە کوردستان بوومە ئەو لێبوردەییە و ئەو بابڵێ قبولکردنی ڕای جیاوازە هەستم پێ نەکردووە دەوروبەرەکەم هەیبێت ئەخ من ئەماڵە ئێستا ئەڵم بۆم باس کردی وتم ڕەوتێکی زۆر مەترسیداری ئیسلامی سیاسی هەیە باسی ئیسلام ناکەم وەکو خۆی ئیسلامی سیاسی جیاوازە ئیسلامی سیاسی بازرگانی بە ئیسلامەوەکە ئەم ڕەوتە ئێستا هاتووە ئەمەی سڕیوەتەوە سەریکە ئێستا کار بۆ چیەکە کار بۆ یەک ڕەنگی کۆمەلگاکە هەمومان یەک جلمان لەبەر بێت هەمومان یەک جل بپۆشین هەمومان یەک جۆر بیرکەینەوە هەمومان موزیک حرامکەین هەمومان وێنە حرامکەین ئاها سەیریکە خۆی ئەمەیە دەمارگیری دروستەکە کە تۆ دەم ئەم کێشەکە ئەمەیەکەم باسی ئەم مۆزوعاکەم بە ئەم کتێبم هەڵبژاردووە مەبەستەکە ئەمەیە
ینی ئێستا ئێمە خەریکی دەرخواردی دەمارگیریمانەیە ڕوتێکەیە ئێستا ڕۆژانە دەمارگیری دەرخواردی ئێمە بە خۆمان نازانی. ڕاست. ئەم کتێبە پێشنیارەکەیت بۆ گەنجان کە بیخوێننەوە و ئایا بە کوردی هەیە هەستەکی بە کوردی ئەو کتێبە هەبێت؟ بڕواناکەم بە کوردی نەمبینیوە ئەوەی کە من سۆراقم کردە بێ هێشتا نەکراوە بە کوردی بەڵام بەڕاستی بۆ هەر کەسێک کە بیەوێ خۆی قبول بکرێت و بەرامبەریش قبول کات پێویستم کتێبە بخوێنێتەوە و یەکێکە لەو کتێبانەی کە وەکو سەرچاوە بەکارهێنرێ ئەی بۆ من هەنێ سێرشم کرد بۆ مەسەلەی دەماگیری فاناتیزیزم زۆرینە وەکو ڕفرەنسم کتێبان بەکارهێنەوە بەحسەکان چونکە کەسێکی عەرەبیش هەبێت ئەتوانین عەفو قسەشەکەی ئەگەر بە عەرەبیش هەبێ هەر ئەتوانین دوایی لەژێر ئەم ڤیدیۆیە ئەگەر زانیمان بە عەرەبی هەیە بتوانین لینکەکەی دابنین بۆ بینەران بۆەوەی ئەگەر چکە لەوانێ زۆر بەمان عەربی بزانین یعنی عەربیەکە ئاسانتر بێ بیخوێننەوە بەدڵنیایەوە ڕەنگە چونکە وەرگێڕاو بۆ نزیکەی 45 زمانی دنیا احتیمالە بە عەربی هەبێ بەس بە ڕاستیەکەی ئەوەم نەزانی ینی سێرچم بۆ نەکردبەوە بەڵام ئەگەر دەرفەتە پوختەیەکی بازەکەم بۆ کەسانی کە دەرفەتیان نییە بیخوێنەوە من باسی یەکەم بەڵام تەفاسیلەکەی بووانە بەجێڵم کە خۆیانانە بیخوێنەوە. پرسیاری کۆتایی نزیک لە کۆتایی بۆ ئەو کەسەی کە هیچ کتێبی نەخوێندەوە زۆر کەس پرسیاری ئەوە ئەکا ئەڵێ من کە کتێب ئەخوێنمەوە خەومیەت یان ناتوانم بەردەوام بم ئەگەر کتێبەکە لاپەڕەکانی زۆر بێت چی بکەم چۆن ئەمە چارەسەر بکەم یان پێش ئامۆژگاریتان چییە بۆ ئەو کەسانی کە ناتوانن کتێبێک تاڵ بکەن؟ ئەمە ڕێک من بۆ خۆم تۆزە سەرۆکارم لەگەڵ جیما هەیە ئەچم بۆ ڕاضەوە ئەمانە ئەمە ڕێک وەکو ئەوەیە کە کەسێک تازە سەرەتایە چێ بۆ جیم ماسوولکەکانی ئەوەنە بەهێز نین بتوانێت یەکسەری وەزنێکی زۆر قرس بەرزکاتەوە پێویستە ڕاهێنان بکات پێویستە تۆزێک تەمرین بۆی ئەم ماسوولکانە خۆی بگرن خوێندنەوەش تەسەوڕەکەم هەمان شتە سەرەتا تۆ بە شتێکی سووک دەست پێەکەی چونکە ئەوکو چۆنەڵی خۆراکی ڕۆح وایە چۆن مناڵێک یاک نەخۆشێت کە لە عملیاتێک هەڵەسێتەوە خوانی قورسی نایەنێ بۆی گەدەی ڕاوێتەوە سەرەتا بە هێواش ستێپ بای ستێپ بەڕای من بۆ کەسێکی سەرەتاییش بەم شێوەیە سەرەتا بە چیرۆکی تۆزێ کورتە چیرۆک پاشان بۆ بابەتانی کە خۆی حەزیلەتی زۆر گرنگە بۆ کەسێک کە بخوێنێتەوە لە چ بوارێکە حەزی لەوەیە چونکە لەوە بێتاقەت نابێت بۆ کەسێک حەزی بە ڕۆمانە تۆ بابەتێکی زانستی وەکو فیزیای بخەرە بەردەست تاقەتی نییە بخوێنێتەوە چونکە هیچ ئینترسێکی بۆی نییە بەڵام ئەگەر لەو مەجالایە بێ بۆ نمونە حتا کەسێکی کاسبکار لە بازارە کەسێک بەقاڵی هەیە بۆ نمونە دوکانێکی میوە فرۆشی هەیە کتێبێکی بەرە لەسەرەوەی میوە چۆنچۆنی پێکات و چۆنچۆنی پێویستە حەزی پێێتی ئەگە ئەڕوا لەگەڵی بەستەوە چی لە کارە مارکس بکە بۆ نمونە بخوێنێتەوە لەبەر ئەوە بەڕای من نازانم بۆ چونێکی شخصی خۆمە من وایە بینم کە سەرەتا بەو کتێبانە دەستی کە خۆت حەزت بۆی هەیە لەو بوارەوە بەشتی کورت و ئاسان بە دڵنیاییەوە بە زمانی کوردی سەرەتا دەست پێ بکەیت بە دڵنیاییەوە بۆ خەوەکەش پێم وابێ قاوە تۆزە یارمەتی دەرە بەرلۆی بێ دەستەکان خۆش بێ کاک هاوکار زۆر سپاس کە میوانی بەرنامەی لاپەڕەی سۆما بوو من ڕاستێکەی ئامانجی سەرەکیم ئەوەیە کە هانی گەنجان بین کتێب بخوێننەوە و خۆیان لەم چێژە خۆشە بێبەش نەکەن چونکە هەست دەکەم کە دەستت پێ کرد زۆر قورسە بگەڕێتەوە بڵێیتر ناخوێنمەوە ڕاستە لەوانێ واز بێنی ماوەیەک بەڵام قورسە بڵێیتر من بە هیچ جۆرێک ناخوێنمەوە و من وەکو خۆم زۆر درەنگ دەستم بە کتێب خوێندنەوە کردیانی تاکەشت ئەگەر یەکێ پرسیارم لێ بکا بڵێت لە تەمەنی 20 بۆ 29 ساڵی کە ئێستا تەمەنم 29 ساڵە چ شتێک لی پەشیمانی تەنها ئەوەیە کە زووتر دەستم بە کتێب خوێندنەوە نەکرد لەبەرەوەی ئەزانم ئێستا چەندێک ئەمتوانی زیاتر کتێب بخوێنمەوە بەڵام کاتەکەی درەنگ نییە لە هەر کاتێک بێتوانی دەست پێ بکەی گرنگەوەیە بەردەوام بیت بە دڵنیاییەوە زۆر ڕاستە و ئەوەی کە باسی شێکە ڕێک ئەوەی ئەو کەسانە کاز بە چێژی کتێبەکان کە پێشتر چەشتویانە و زۆر گرنگیشە ئینسان هەمیشە یعنی ئێستا هەرچەند لە سەرچاوەکانی خوێندنەوە فرەیی بوون تۆ توانی بۆ نمونە ئەگەر
نەشتوانی کاتت نەبێت بیخوێنیتەوە وەکو کتێبێک بە شێوەیەکی کتێبەتوانی گوێی لێ بگری. ڕاستە زۆرینەی کتێبەکان هەستەکەم تەنان لە کوردی شاکراون بە سەڵ بەدەنگی تۆتوانی بۆنە بەدەم ئیشۆ گوێ لەو کتێبانە بگریت. ڕاستە زۆر سپاس. هیوادارم جارێکی تر میوانی بەرنامەکەمان بیت لە داهاتوو بۆ باسکردنی کتێبێکی تر و زۆر سپاس کە کاتی خۆت بە ئێمە بەخشی. ئەگەر هەر پرسیارێک هەر شتێک تێبینیەک وەڵاهی من دەستخۆشی لێ یەکەم ئەمە هەوڵێکە هەبێ پشگیری بکرێت بۆ هەر کەسێک کە لەم مەجالە حەزی بەوەیە کە ئەزمونێکی خۆی باسکە باسی کتێبێ بکە، چونکە ئەمە شتێکی زۆر باشە. ینی خەڵکی ئێمە پێویستی بەوە هەیە کە شتەکان لەگەڵ یەکتری بەشکەین. ینی من لە شوێنەکە شتێکە خوێنمەوە قەیسێکە بەشیکەم لەگەڵ یەکێکی ترە، ڕەنگە هاوڕێیەکی دەستی بگا بە کتێبێک لە کونجێکی شوێنێکی دنیاە من دەستم پێی ناگا، ئەوە شتێکی بەڕاستی ئینسانی ئەویش لەگەڵ منابەشی بکە. خۆی زانیاری بەشەرێتی ژاوا گەشەی کردووە، ئەوەی لا یەکێک بۆ گواسێتی و بۆ یەکێکی تر و بۆ یەکێکی تر بەم شێوەیە گەیشتە بە ئێرە. لەبەرەوە من دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم بەردەوام بیت و هیوادارم خەڵکی جیاوازتر و کتێبی جیاوازتریش بێنیتە ناو بەرنامەکەوە. بەدڵنیایە. زۆر سپاس. هیوادارم پرۆگرامەکەت بەدڵ بێت و هەتا بەرنامەیەکی تر ئێمە بێ کۆتایی بە ڤیدیۆکە بێنین. خواتان لەگەڵ. زۆر سپاس. من خۆشحاڵ بووم. سەرچاوەکان.